خوا شایدە 42 دەفتەرم سەرف کردووە تەواو بینایە 2 ساڵ خەریک بین تەواو بووە ئیتر من منتەقەکەم ڕازان بووەوە ئەوەیە کە پیشانتانە دەم. درەنگانی شەوی ڕابردوو بە کاریگەری بارانبارینی زۆر لە وەزەنەی هەورامان شاخێکدار ماوە و لەگەڵ شاخەکەشە مۆتێلێکی چواردەهۆمی تەختی زەوی کردووە. من دکتۆر یوسفم لەگەڵدایە کە خاوەنی مۆتێلەکەیە. دکتۆریان سڵاو لێ بێ، بە خۆتان خۆش بن ئینشەڵا قەزا و بەڵای خۆتانی بردبێ. چۆن بۆ ئاگادار کرانەوە لەم حاڵەتە؟ بەخێر بن سەر چاوم ئێوە خۆش بن. سەعات 11 شەو بوو تەلەفۆنیان بۆ کردم کە بیناکە کەوتووەتە ناو جادەکە. سوپاسی دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمەکەم لە ناحیە دایرە لە مدیر ناحیەوە هەتا هەموو ئۆرگانەکان کە هاتمە ئێرە هەموو خەریک بوون شۆفوریان هێنا بووم جادەیان پاک کردبووە. ئەم بینایش بریتی بوو لە 4 قات. قاتی یەکەم چێشتخانە بوو، قاتی دووەم و سێم فەندەق بۆ ئۆتێل بوو، قاتی چوارەمیش خانی خۆمان بوو. لە ساڵی 2020 ئێمە دەستمان کرد بەم بینایە ماوەی 2 ساڵ خەریک بوون تا تەواو بووە. ڕسمەکانم لایە بۆتانە نێرم بۆ قەرەباڵقی بیناکە و جوانی بیناکە کە منتەقەکەی ڕازاندبەوە. دەیتر کارەساتی سروشتی کاری لایەکە هاتووە زەرەرەکە هێناوە. ئێمە خۆشحاڵین کە کەس سەرەری نهێناوە بەدەستمان و کەس نەبووە بەژێر ئۆتێلەکەەوە. دوێنێشەوە هەش عەرەبی تیا بوو پێرەشەوە. ئەگەر ئەوەش عەرەبانە بووە بەژێرە من چیم بکرد. سوپاس بەخوا کە چۆڵ بوو حرەسەکەش چوو بۆ ماڵی خۆیان لەوێ کەسی تیا نەبوو کە زەرەری نهێناوە الحەمدوللا. وتم ماڵی خۆشمانی تیا بۆ قاتی چوارم چۆن بۆ خۆتان لەوێ نەبوون؟ خۆمان ماڵمان لە هەڵەبجەیە هاوینان یینەوە ئێرە تا پاییز لە خانوەکانی خۆمان هابین لە قاتی چوارم. دکتۆر زەرەرە مادیەکە بە چەند ئەخەمڵێن؟ زەرەرە مادیەکە خوا شایدە 42 دەفتەرم سەرف کردووە تەواو بینایە 2 ساڵ خەریک بین تەواو بووە ئیتر من منتەقەکەم ڕازان بووەوە ئەوەیە کە پیشانتانە دەم ئەتوانن دایبەزێنە. هێشتاش هەر ئەگەری داڕبانی زیاتر هەیەوە؟ بەڵە سەیری شاخەکە کە هەتا ئەچێتە سەر ملەکە هەمووی درزی بردووە بەرەبەرە جۆڵێ ڕەوڵایەتە خوارەوە.